بەهۆی خۆڵبارینەوە کەسێک گیانی لەدەستدا و هەزارانی تریش ڕەوانەی نەخۆشخانەکان کراون. بە گوێرەی راپۆرتێکی نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی ڕابردوودا نزیکەی 193 ملیۆن کەس لەسەر ئاستی جیهان بەدەست نەبوونی یاسایشی خۆراکەوە ناڵاندویانە. مراد قەرەیلان ڕایگەیان تورکیا لە ڕێگەی کوردی بەکرێگیرا و پاشماوە تورکمانەکانی داعشەوە پەلاماری گەریلای داوە. مراد قەرەیلان فەرماندەی بڕیارگەی ناوەندی پاراستنی گەل لە چاوپێککەوتنێکیدا لەگەڵ رادیۆی دەنگی وڵات ڕایگەیاندووە هێڵی خیانەت لە ناو کورددا ئاکتیف کراوە و تورکیا لە ڕێگەی بەشێک لە بەکرێگیراوان و پاشماوەکانی داعشەوە هێرشی سەرگەری لای ئەنجام داوە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە شەڕی زاپ و ئاڤاشین شەڕێکی نەتەوەیە و ئایندەی گەلی ناوچەکە دیاری دەکات. قەرەیلان و تووشێتی تورکیا بەڵێنی ژێربەژێری بە پارتی دیموکراتی کوردستان لە باشوور داوە و ئەوانیش هاوکاری تورکیا دەکەن. ماوەی زیاتر لە 15 ڕۆژە سوپای تورکیا ئۆپراسیۆنێکی فراوانی بۆ سەرناوچەکانی ئاڤاشین و زاپ دەست پێ کردو و پەکەکەش بەشێک لە هێزە کوردیەکان تۆمەتبار دەکات بەوەی کە هاوکاری سوپای تورکیا دەکەن. بەهۆی خۆڵبارینەوە کەسێک گیانی لەدەستدا و هەزارانی تریش ڕەوانەی نەخۆشخانەکان کراون. سەیف بە دەروتەبێژی وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند بەهۆی خۆڵبارینەوە هاوڵاتی گیانی لەدەستدا و هەزاران هاوڵاتی تریش تووشی هەناسە توندی بوون و ڕەوانەی نەخۆشخانەکان کراون. وتەبێژەکەی وەزارەتی تەندروستی عێراق باسی لەوەش کردووە بەشێک لە حاڵەتەکان ئاساین و ژمارەیەکیشیان توند و مەترسیدار لە دوێنێەوە شەپۆلێکی توندی خۆڵبارین ڕووی لە شارەکانی عێراق و هەرێمی کوردستان کردووە و بەو هۆیەشەوە چەندین کەس تووشی هەناسە توندی بوون و ڕەوانەی نەخۆشخانەکان کراون. دەستپێشخەریەکەی موقتەدا سەدر بۆ پێکێنانی حکوومەت پەرلەمانتەرە سەربەخۆکان دەکات بە دوو بەشەوە. بە گوێرەی لێدوانی سەرچاوەیەکی سیاسی ئاگادار لە دوای دەستپێشخەریە نوێیەکەی موقتەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدر بەوەی پەرلەمانتەرە سەربەخۆکان لە ماوەی 15 ڕۆژ و بێ بەشداری پێکردنی لایەنەکانی ناو چوارچێوەی ئەمانگی کار لە سەرپێکێنانی حکوومەتی نوێ بکەن. ئێستا هەڵوێسیە و پەرلەمانتارانە لە نێوان پشگیریکردن و ڕەتکردنەوەی دەستپێشخەریەکەدا دابەش بووە. ئەو سەرچاوەیە کە داوای کردووە ناوەکەی ئاشکرا نەکرێت وتوێتی جیاوازیەکی گەورە لە هەڵوێستی پەرلەمانتەرە سەربەخۆکان لەبارەی پشگیریکردنی دەستپێشخەریە نوێیەکەی سەدر و ڕەتکردنەوەیدا هەیە. ئەوەش هاتووە بەشێک لە پەرلەمانتەرە سەربەخۆکان پێیان وایە لە ڕێگەی وەڵام نەدانەوەی دەستپێشخەری هیچ لایەنێک لە پاڵ هیچ کام لەم لایەنە ڕکابەرەکاندا نەوەستن. بەڵام وا بڕیارە لە ماوەی 2 ڕۆژی داهاتوودا بە مەبەستی یەخستنی هەڵوێست و بۆچوونەکانیان بۆ قۆناغی داهاتوو پەرلەمانتەرە سەربەخۆکان کۆ ببنەوە. لای خۆیەوە حەسەن خەفاجی پەرلەمانتاری سەربەخۆ لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاندبوو کۆبوونەوەکەی پەرلەمانتارە سەربەخۆکان هەفتەی داهاتوو بەڕێوە دەچێت و تیایدا هەردوو دەستپێشخەریەکەی موقتەدا سەدر و دەستپێشخەریەکەی چوارچێوەی هەمانگی بۆ کۆتایی هێنان بە چەقبەستووی سیاسی تاوتوێ دەکرێت. بە گوێرەی راپۆرتێکی نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی ڕابردوودا نزیکەی 193 ملیۆن کەس لەسەر ئاستی جیهان بەدەست نەبوونی ئاسایشی خۆراکەوە ناڵاندویانە. لە راپۆرتێکدا کە هەریەک لە ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی جیهانی و بەرنامەی خۆراکی جیهانی و یەکێتی ئەوروپا بە هاوبەشی ئامادەیان کردووە نزیکەی 193 ملیۆن کەس لە 53 دەوڵەتدا بەدەست نەبوونی ئاسایشی خۆراکەوە ناڵاندویانە. راپۆرتەکە هۆکاری ئەو دۆخەشی بۆ ململانێ سەربازیەکان و گۆڕانکاریەکانی کەشوهەوا و کاریگەریەکانی کۆرۆنا گەڕاندووەتەوە. هەر لە راپۆرتەکەدا باز لەوە کراوە تێگڕای ئەو کەسانی ڕۆژانە خواردنی تەواویان دەست ناکەوێت بەراورد بە ساڵی ڕابردوو 40 ملیۆن کەس زیادی کردووە. ئەوەشی وەک زیادبوونێکی نیگەرانکەر لەسەر ئاستی چەند ساڵی ڕابردوو وەسف کردووە. ئەوەش لە کاتێکدایە نەتەوە یەکگرتوەکان لە ماوەی ڕابردوودا باسی لەوە کردبوو جەنگ هۆکار بووە بۆ بەرزبوونەوەی نرخی خۆراک لە شێوەی دانەوێڵە و ڕۆنی خۆراکی بۆ ئاستی پێوانەیی. ئەمەش مەترسی لەسەر ملیۆنان کەس لە سەرتاسەری جیهاندا دروست دەکات کە ڕووبەڕووی برسێتی و بەدخۆراکیان بکاتەوە.